ئەسکی برا ڕۆکە زەخمی بە قوربانی ئەو ڕۆشنەوە بە شەرەفم ئاخر مۆدیلی خۆزگەمی منم هی من بوویتایە بەس دامەنای بەشان و باڵتە هەڵبەیە بە قوربانی ئەو خۆیەوە بەخوا ماڵە و ماڵمە کرد بۆ تەنەکەی ئاو بۆی جوان جوان بووشم ئەمێ سڵکن بیت بەڵێ نایەڵێت تێستەیرەکەم ماڵێ ئاوا بێوە ساساڵە هەر نایەڵێ لە پەنجەرەکەشەوە سیرکەم نایەڵێ بەڵێ فەرموو ساهەرگیان بەڵێ بە قوربانە من تۆ جارە بەسینەوە بۆ من بێنە وەڵڵا دڵم خۆش بووم زانە لێ براکەم تۆ عەزەمە کێشە بە قوربان خۆمەچم بە تەنەکە ئاو بۆێنم کەچی خۆی داوای ئاوم لەکە سەریکە مەرشە ئاشوە کوڕەقی سیا لەو ئاوەشم هەر نەویست مردومرێ تۆ ئەو بۆڵە لە چێ پێ ناڵێ باسی چیەکەی دەداری سەردی تۆش هەتیوە پیسەیە وەڵڵاهی گوێشکەم بزمارەشکە بە خۆم نازانم باسی چیەکەم بێ قەزاوی باسی چیەکەم باسی ئەم سارە دەبڵە 2008 ناکەم کە تا ئێستا سوار نەبوو سولفم پێ لێنەیەوە باسی ئەوە ناکەم زۆر حەزەکەی سوارێ و دەبڵانەوی ئەروەڵڵا خەوی بێبینی بەس یەکەڕە سوار بوو مایتر هیچم ناویست ئێدە باشە وەرە ئەوە حاج عوسمانیشە لە عەمری خوای کردووە وەرە لە دوا سوار بە لەگەڵ جەنازەکە تا سەر قەبران بۆ خۆ کامە حاجی عوسمانی شەلا ناشرینەکە نەڵێ ئەوەی لوتێڵی دەستی لە تەکسی ڕاگرتووە بابا دەم خۆشخۆیەتی ئەوە فەقیرە چوو عەمەلیاتی لوتی کاکەچی مرد کۆرەدا بڕە مردۆ مرێ تماخۆڵێکی من بەزوینی حاجی عوسمان نەبینی خەری بۆ تۆقیم لە لوتی جا وەرە سا مردوو بێت و لە سایرەکەشتا بێ هوی بسم الله الرحمن الرحیم من لەبەر خۆت ئەڵێم چاو دەرەهاو کە نایی ئەڵێم گوناحە برامە ئەزانم خوا لە براتی و کەونەکە بەساقە بم کەپەکی ئەو پیاوە کوشێ خوایە بە قوربانی ئەو بەشە بم برایە هەر نانەوایە خوشکە هەر نان بۆ ماڵانەکە ئەخە من بەچی بیکرم دەبڵەکە ئەزانی چۆنە کاکە ژیان خۆم حەزەکەم ئەو دەبڵانە بکڕم ئاوا لێ خوڕم منجا ئاوا بۆ کۆڵانانەیە ئەڕۆم بەڵام لەم 2008 نانەوەکان بۆی ئاخر مۆدیل بێ تۆ زێدەوە بێ سیر مەکرد ئاوان بینی فڕکیان هاو چی بیکڕی جارۆڵە گیان تۆ وردە و پێە بە قوربانە بم برا خۆشەویستەکەم دەبڵ مەکڕە هەتا زۆر بچۆ فاینلەیە بۆ خۆ بکڕە کە هەر شانەکانی پێوە ماوە ئەزانی زۆر عیبە بۆ تۆ خەریکە تەواو ناخۆشەکەیت ها پشتی بیا سەر دەکەیتەوە لە سایرە کڕی فالینەکە دراوە فاینە چێتی خۆی عادێ دراوە ڕەفیقێکە مێ وتی بێنە پەنچەری ساردێ بۆ لێم وتەوە ئاتۆ بە قوربانە بم پێشەوەی بچی دەوڵەکە بکڕی بڕۆ بزانە کێ لە دەرگایە دەرگاکەی بۆ بکەرەوە دەبڕۆدی باشە دەبڕۆ سارگیان بە قوربانە بم چەرچێکە سەرێکیش بە لە دەڕابەچێکە با پشتی بۆ تێگرێ بە قورعان دوا لە پێشەوی وێرانترە ماڵە بە خوڕژینە وەستا ساڵ ئەمە نەقساکی ئەری ئەمە تۆچی بۆ خاتری خوا ئەمە تۆ چیت دەمێ بڕە بەلای ئەو دەمە بڕە بەلای ئەو دەمێ فایلەکە و کوونە ئەوە لە بەردەم تا بوو نەبێرا قسە بکەم ئەو شەوە ئۆتومە کرد بە کتریەکە سوتاوتەوە ئەزانە پێ خۆشە فایلەکەم سوتاوە بەڵێ بڵێ بەڵێ وتیەوە نەوتەکەیە ناوتی چی ڕۆڵە هی خێرە یەن بە ماڵان نانەکەمان بۆ بکەن بێنە باش نانەکەمان بۆ بکەن نانە وەرە وەرەتیو وەرە بڕۆ خێوش قاتەش بێ لە خێرا دەی لە لاشخانەیە ئێمە خۆمان هیلاکەین گوڵەی داما و نانە بگە ئەوان بیخۆن بە قوزەڵ قورتان بێ دەبڕە بێ خلاقەوە تۆ زۆر پیایی بۆیە خوشکەکەنان بۆ ماڵانەکە ئەی چۆن تۆ سەریا ئەمەش ناکەم هەموو منە تاکا بەسەرمانە ئەخە منەتی چیەکەی بەسەرماها هیچی هەر لە بەرەوەی سی بەیانی ڕوویە تاشە شیوارە ئیشەکەیە چی دەیە وێرە سوار کۆڵمامەدەی جمعەکەش لە ماڵەوەی ئەی وەکو ئەم داماوە بیچەکەی شەو ڕۆژ ئیشەکە ئێتە باشە بجوڵێ نانەکەی لەگەڵا ببرژێنە ئەخریەوە ئاوا ئیش بکەن من دەبڵ بەچی بکڕم بەچی بیکڕم گورە دەبڵی چیەکڕی ناشرین تۆ خەریکی ئەم جادەوە جادەی تێگەی جابەز لێ خوشکەکەشی نانەکەکە بۆ ماڵان ئێدە تۆش پیاوە بە قوربان بە دەبڵەکە و بۆیان بەرەوە بۆ ماڵەوە دەبڵەکەم ئاخ دەبڵەکەم جاکووە کوا بم کڕایە وەڵڵای وا خزمەت بەکەرەوەکو ئەو دوو چاوە تۆ خزمەت من هاتی تۆ خزمەتی خۆتێ پێ ناکرێ مردوم لەسەر خزمەتی دەبڵەکە بکەی تۆ بۆنی باروتێ لێ بۆ خزمەتی ناکەم وەڵا وای خزمەتەکەم هەموو ڕۆژی ئەو تاانەی وەک سمێڵی جەنابە ڕەشەکەم ئێوارەش لە خوڕە بۆ چەقچاق ئاوە کورە دەچەقەچەق مردومرێ چاقچاق ها ئەڵێم ساغ ژیان وەڵی خۆشی ئێواران دوو قۆڵە چین بۆ ئەزمار چیزمار بە قەبری باوکم پێی تێ ناکەی بۆ ئەزمار دا بە قەبری دایکە منیش نەبەی ناڵم سلفی پێ لێبەی کوڕە ناماقوڵە کرد سارە ساری خۆم و سوارە ناکەم بە زۆرە کاکە ئێدەقەی چێکا ساغ گیان بە قوربانم خۆ من و تۆ براین ئێدە یەکجار بم بە بۆ سەرچنار بە قوربانە بم
جا ئاوا قۆڵم دەرێنم مۆڕە لەو خەڵکاکەم ئەمە نەمیان بەدەرەوە بۆ خوای مادەم تۆ خۆفرا پێشە سارێ وەڵڵی منی ژیان حای بەخوا جوانە جا بیکەن بە سارەی جەژنەکە باوکم بەم هەویرە کەستا پێی تێ ناخن زاڵە خۆم جەریە تۆ کوڕە حەدە چییە بیاڵم دەستی بیەوە بگری تۆ وەرە زانی چۆنە ئەزانی چۆنە بە قوربان هەستا بەرە لا شۆتی ئەزانی خەریکە ناخۆشەکەی حیوان ئێوە خوشک و برامان بابێن لەگەڵمان قەیچەکە گوڵە گیان بە قوربان تۆ نانی ئەو ماڵە خێرا تەواوکە بڕە خۆ بگۆڕە وەرە سوار بە جا ئەو پیا بێ و نێڵێ بڕێ وەڵا خۆ زۆرە بەم تا ئەمانیش لەگە خۆتا سواری سارەکەکەی کاکە ساڵح مادەم نایڵێ سەرکەین سویچەکەی لێ بزە خۆمانە ڕێ دەچەنە بازی پیاو هەیە سویش لە من زێ و سارەی من بجوڵێنێ ئەگەڵێ بۆ نانە نەسووتێ کاکی سەلاح سویچەکانی لێ بزە خۆمانە لین بە پیاسە زۆر زەون پێی دێخن دەوەڵی با پێ بڵێ ئەگەر ئەو سویچانم لێ نەدزیت هەڵبەتە من پیاوە وەڵا سیاقەتە زۆر تەواوە بەس ناساڵح سارەکەش بەری بێ بە شتەکە ماڵم کاولکەی ئەنجا چای خۆت و سیارەکە شاتە دەرەوە بابەجیان سارێ بێ بە شتەکە دەڵێتە قێ وەرەگەڕێ سارەکە یا الله خۆیان کریا لە سەقف باشە تۆ خۆ بەشیە زانی ها یاڵای چی منیش یاڵا ئەم دوانەوە ئەگەر تۆرەم لاوالەوە خەمەوە هەویرەوە بەرەمەوە سارێ بچۆن بەریا بە قورعانە ئەم تۆزەش بۆناڵ ئەو شڵبەدان لێ یەکەمەوە سارێ من وەرەگەڕێنی سارێ من کۆڵە پارە من بە سارە وەرێگەڕێنی قەوما قشەو دەرێنم سارەی بچۆن بالە بەریا بە یەکشت پێ بڵێم بەو خوا سەریشم بڕی هەر سوارە بم بخوا بیتێ ناخی مادەم سارەی منەی بە تاسەیە وازم نەبێت گوشم بەخوا هەرەگە بوو کوشە ماڵی من کاولەکەی ئەرە وەڵڵای هەرە کوشم باش من خۆ بەزانم تۆ حەزت لە ناخواردنی خەستەخانەیە بەخوا بێتە بەڵۆ بۆ پڕکەمەوە قەزاب ئێمە چی بوو کردە بە پشتی منە ئەمە چێ دەلاکی تۆ خۆشحاڵم بە قوربانە بم ئەو تۆزە قشەشم بۆ لا بە چەنە لەی خەمە سەر چاو کاکە بەسەر چاو سەری بۆ تاشم پارەی نیم سەری دێتنم بەس پێم بڵە شەڕەکەتان لەسەر چییە؟ ئەزانی لەسەر چێ بە قوربانە بم ئەم برا بەخیلم ئەم برا چاوچلۆکەم ماڵی کاول کردم دەبڵەکەی وەرگەڕانم درۆکە وەڵڵا من کەی نادومە بۆ لای تۆ بۆ قەرز ئەو برای من ساختە چییە وەڵڵا باشەوە سابۆ کاس لێناگا کاسبی چی کا بە قوربان وەڵڵای زمانم لام بوو لەگەڵی ئەوەنەم پێوە دووارە با گەورە بم جا کاسبیەکەم خوابی بڕێ بۆ چ برایەکە وانەگایە خۆوەسا ساڵێکیان وەڵڵای غەریب گیان ئەگەر منی خۆشەوێ بڵێ ئامین وەڵای وەسا جاوا ناڵێم بەس لە بەخاتی تۆ عەمری کورد بێ کورە غەریب گیان بە قوربان کاسبی چی بکە ئەو برای من خوێڕی ئەسوورێتەوە ماڵە ئەگەر بڵی خوشکم بەنانکەری مەڵان پارە بەیاکە کە چیوە چێ لێ سەرێ ئەهاوا وەڵا حەز ناکەم دوعای لێ بکەم بەس جارڕەبی خوا لێتام سەرێ بۆ سکۆڕێکە ئەنجا کاتێک گیان شەڕم بۆ ئەنێتەوە دڵی دراوسێم لێ عاجزەکە ماڵا بێت درۆ لەسەر درۆ ئەیکا تێگەی ئەڵێ بۆ ناچی کاسبێ پێی بە قوربان بە پیزە بە چی بێ بڵێ باش وەڵایی ناچم من شەش حەودەم کەمەیە چۆن نەچم کاسبیەکەم بۆ بەخێرە دڵداریشە بەڵێ وەڵڵاهی نازانم ئەم سەداماوانە چۆن حەز لەم هەتیوە بەرەڵایەنەکە بە قورعان من برای خۆمە کە لەدایک بووە یەک جار ماچم کردووە تۆ بە هەر حەڵگەری گیان واز لە مۆزوعانە بێنە بڕە شاگردی ئەو مەطعەمەم بۆ بانکە با بێن نانەکەیان بەرن بە قوربان سەر چاوە سەر حەما بەڵێ وەسان جان ئەبوو ڕەوریان وە بدۆ سەرەوە وەسا کەس نازانێت تەقێ شوێنێکە ناو سارانەی وەبگەڕێ بەڵێ باش بەڵا وەساگیان ئەوەتی لەکوێ بووی وەڵا وەساگیانەوە لە ئەشیاشتن بووم لە کێوە پێم وتیەوە جێڕەداکە ها بڕۆ ئیسپانێکی بیست بەرە بڕۆ ژێرە و سارە جێڕەداکە دەی وەڵا وەساگیان ئیسپانە بیستەکە وەسا فەرادی وارمەم بردوێتی ئەڵێم لە بری ئەو ئیسپانە بیستە ناکرێت دوو ئیسپانەی دەبەرم بڕۆ ڕاکە یاڵا کرد بە قەپەو کردەوە بڕۆ ڕاکە بەس وەساگیان بڕواکانی هەمووی سلاکن بەڵام لێ نەکەی ڕاکە
وزيمة ورياجات زاني ورياي خوا قوتان بوستا راشي قربان شاكش شنو قربان كاكا كوريكتا لا جناب كوريكا علي داني مارا ناوي هنا وريا والله تقول وريا تري لشويه او تعالوا شو صار شر داي ممنون لو ساقوا بقى يقرن بو برادر جم زاني او فقيده نافر وي ولا من الشاري توا حياة وبردم لا أكره حسب ورد روا دنيا وكربة شو توي عمرو بوبولا أولم ولي على شوت هذا هو اسمه خول من الشهيدة أغتاي لي يا أزانم فخوه توقير آخر زمان أجل نكبتي من نبي جورك كيف أوريت زماني أمانة دلنا هو إنباها ما عيدين بيني شكا وما عيدين وريا هسا إيش بيتا هسا سايق هاتوي هاتوي بيغبا جيرك داقنم جيري شي داقني مردوم لي خوتو أو شيري أو نران هسا بس خبا مولي هسا غزك بيرزا لا هسا ديالا باش اي أو تشي أو أقول له بروجي برقم وبياسة برو أك عمرنا مينا بخوت رفيقك هاتا من چند جارة ما تو رفيقات من الله على نمكا هذا مليشكا أو رجانك تبرو خرجك شمزانم بەڵام هەر ناکەم خۆ بڕی تۆ نەو 250 بەرێتم شتەکڕم تۆق نەبێت تاکو کاکە ساقێتەوە منیش ناچم کاکە سایق بۆ چییە بەخوا عەکس لاساری تۆ لاقەڵ چێ شەکی مویمم پێدی جاني مكتب بو وانا ابي الرحمن بسجادة وسطا وقاقس يكبر من بمن هو شيء دقة قولا شيء شرب بس مهرايا شيء ديو شيء بس مهرايا وبس ما شيء حتى خۆ بڕی و عینادێک على قەڵم لقى ترى وعناد لقى ديو بەخوا کاکە خەتای خۆت خەتای منە وڵای کاکە سا خەتای ئەوە تووڕەمە کاکە بس في خير دقبة سلكي هم يخطي تويا او كم بقرباني يوكشا ازاي شد صدلي باشا ازاي بو يمشان باشا اخر بس لي مكا سجار بيوت يوكشا بس مكا تبا تورنا بيبش تشيب بارو بولي بياكو دبنا قريب بمن خطي تويا نيا هم بس مكا وخمريا ئەخەر کاکە 250 یامەتی درراوە ناوە 250 كم زي مردو منيا كم 250 من مملجاتو يكسر شو معنا سكان من يكفل سيشن بينيا قناعته بيقول يكفل سبينيا قصش لا قبل يقول الله بقولش نالا بان بينيا تقشتي ها اخذتوها مني ها او منها بس بنبل اگر من باب زانم من قشخاوه كمونه لي روبا بيشو بوسر شنار لي باري لفبينيا بس تي قربونه اخر توشي ها لجاتي من بيشي يقول يك دينار بيني يك دينار بيني هل ناس بيمشوا ولا خيته وزي ماشي اللي يرجع فانا كان والله يسمر ما قال اول بايله وحده ثانيه ها كسر صوت شكلها بزيمك سكاته حاجه قبل تنزل قبل فانا بيني والله ما بزانا نا تنزل بوسط صلاحي بلاش تناكم تقشتي بويس كسر تنزل ناكم ومنهم تنزل قاموا تبدو صوب 5 دينار بيعمل خوشه تمشي تبرز بيع برز وكو كاكبه والله اشتبه رمبريه جامل لێکم بوو هەرە 250 پێ بوویان بەو هەیە لەو 250 کێتە بە من دراوە درۆکە بەخوایی چی نییە بەس بەوە دوو کردەوە کاکە سایە جان
ئیشەکەی مهمم پێێتا ناقینا نامێ بەخۆ بە قوربان نامێ بەخۆ لەگری بخۆ کاکە ساهێجان 500 دیدارم بەرێ بەچم کتێبێکی ئاویەکەم 250 چاکەمەوە بەچی چاچەکەیتەوە حەیوان تازە ئەو تەلاقە کەوتووە باوکە وەڵڵا بیلا قوڕم کە بەسە خۆڵە چاوت دەرەهات ئابەم کڵاشانەمەوە چەند جارم پێوتی تۆ تەلاق مەخۆ هەتیو ئاخر باوکە گیان ئاخر و ماخری ناوێ تۆ هەر جارە منەکەیتە سەر مەزهەبێک مامۆستاکە نەیوت دوو تەلاقی کەوتووە و یەک دانەی ماوە بەرە وەڵا وایوت دەکەواتە باڵانسی تەلاقەکە بەشی پاڕانەوە ناکە بۆ چاکردنی بەرەو مزگەوتی گەورە ڕاکە رياض العين رياض العين رياض العين لوس الهمد شنها غدير حيال يا وين طارد عليها عنزة وكردي وابن هالدار يا اللي وياكم والله اللي وياكم يا لبن العيش ويطيب تساويكم تداوي القلب يا يابا يا يابا يا يابا يا بهلي والله هلي منكم تعلمت الوفا والطيب هلا بأهل المضايف والدلعين أنف يا الحبايب يا بلا ما بيجان ما سابر هەیە هي سيرولا بەڵێ همانة دەچنوورەکەم بەرێ إسا كام يعني دي يكون رقم هێکونجیت هەیە بلا كنت شيء دەجوبزەکەم بەرێ كل أما ما ديارة تو دي مشيتي عكساتي لقلاكي هاي تركا صوت ديارة عكساتي لقم لأني رقربانك بەڵە فەرموو أنا إيوة عيب ناكن أنا شرم لخوتان ناكن كاكا أو تربيتي من الأوادا إيوة دايكتان نية باوكتان نية نەوەڵا دایکم مردووە باوکشم ئەمری خوای کرد أي إخوة أفريقيا يا أخوة هو من نمزاني أي كي أما وڵا ئەوەنە نابێ مام سابر ئەمری خوای کردووە هەر 15 ساڵێکە دكاكا جان بقربان تو ما شاء الله تو خوت بينيوها ما شاء الله تو قوري بقربان من تو برا قوري أي دعامش قالي كيبكا دنا ساحتي كيبكا با احترامي قورو بشو بزاني والله مام سابر ئەزانی چۆنە ئەوە باش بوو هاتی حەزیشم کرد ئەوانە و پێ بڵێم والله کاکە من دەستم پیانەوەیە نەسیحەتیانەکەم کاکە فریان ناکەم بە ڕۆژگارە من هەوڵیانەیەم خوا بە قوربانی ئەو بەشە بم خۆ ئەمنە بە ئەدەبیت بێن بێرگلەی لە مناڵەکان بکەن بێ قەزاوی مام سابر خەتای تۆشی تایە سەد جانم پێوتی موشێن و هەڵماتێن لەگەڵەوە تیوان مەکەوە تیوان بە عەجوول و لاسارە چی کردووە کاکە چی کردووە بابا هەڵماتێنی چی شتی چی من لە دوکانەکە دانیشتوم هاتووە بۆ دوکان داوای هەچیەک ئەکا ئەڵێم ها کەچی ئەو بە عەکسەوە پێمەڵێ ئەمە نەعەکسە کوڕایکەم بە قوربانە مام سابر حەدی چی عەکساتی لەگەڵ تۆ بەکارێنێ خوێری قەرزەکەی مام سابر ئەزانی ئەو چۆن پیاوە لەگەڵ ئێمەیە هەموو دەفتەرەکە ناوی ئێمەیە منە قەرزاری تۆی بەساقە مام سابر جادڵە عەجز نەبێت جۆشی نەیتێ بێ قەزاوی مام سابر دەست نییە بەرەوەڵە ئێدە دوو شەقی تێڵە نەکەی تف نەکەی وەساب بەسەری خۆ بەسەری باوکم لە تەکسیە ئێسێ بابە سەعاتێ تەخیر بوو چییە ئەوە هاتەمە بەڕێوە ئەوە ساڵانیە بەرەوەڵا خۆ داماوێن کوشت
دەخەریم شاڵێش ڕاگەشە دەیدێت هێواش تۆ سەیری کردیان بە دەستڕی سەر شۆپی وە تۆزی خیرەت سەیری تەماشاکە کردیان بە کوریز ڕاکێشان ئێستا سایقتان بۆ بانکە سایق خۆ بکرم کوشتیان وەحدەم پێ نەبوو نامە بنووسم وا لە ناو پاسە لە ڕێگای دووسم بە قوربانە بێ ساڵح و گوڵە عەشقت بورکانە بورکان عەشق عەشقت بورکانە وا لە ناو دڵە ئەیگرێ ئەمە ئەیگرێ ئەمە ئەم کەتە زانم چیم بۆ نووسێتەوە ئیتر خوا و لەگەڵ یاری مەستە چاو لەبەر خاتی تۆ کەوتمە ناو چڵکاو چیکەی بۆ بنووسم چیکە وەرە وریا گوڵەخانە بۆ چییە وەرە نالی بەخوا نالی وەرە چی بووەوە کاکە پێشەوەی بڵێم سەلام عەلەیکوم بۆ خۆتا خۆش بۆ کاکە چی بۆ خاتری خوا چی بۆ وریا براکەتیان کوشت چۆن بۆ سە ساڵ حینانەوە کوشتیان لەکوێ بۆ خاتری خوا لەکوێ وس بێوەفا بێسمەت چۆن کوشتنا براکەی ملیان بەجێ بێت چی بوو بابا بۆ ئەگریم گۆرە چۆن ناگریم چۆن خۆر نابێەوە وریا ئەخە تۆ لازانی لەم ڕۆژە قەبرێک بای دووەرەکە ڕووکلیش نییە بە قۆرەعادەکە چۆنی کڕ ئەخر و بەخرینایە براکەم سایە وس قسەنەکەی توخواوەی سراحەتی خۆ بۆ لەگرێت تێر بگری بۆ براکەم بێنە باتەوە برێنە کولاوە وریا بێنە محەلە سەر ڕووسوس بێڵی براکەم عیبینە سایە بابا کاکی ژیان چی بۆستم ئاخر من پارەم لەکوێ بۆ بچم ئاو بکڕم و لە تەعسەکای بیژێڕم دوو ڕۆژمە لا بۆی بخێنێ ئای باو کەڕۆکە پارەکەی سوێنە تۆ زیاوکاری بکە لە زیاتی منیش بگریت بامنی ساحەتێ بکە ڕۆژ ئەی باو کەڕۆژ کاکەکان با بڕۆین جەنازەکەی بێنینەوە بەخواسا گوڵە لە ماڵ نییە گینا قژێ خۆی ڕنێتەوە بابا مایکە بە حرام بابا وانێ تۆ تێگەی ئەی چی بووە براکەم کوشتەوە قوڕ نەپێوم براکەم بە دوو کەس کوشتیان ئەخدەما توخوا تەسی ئاو بگیرە قوڕ بابا بۆچە براکەم بۆچە ئەزیزم کاکە گیان لێوەوە هاتی با کەس برای نەمرێ لەبەردەم نانەوەخانەکە بە دوو کەس تۆپانیان ئەخر تۆ خیرەت نەبووە تۆ خیرەت نەبوو بابا لێیانەیە یعنی نەکوشراوە بابا نان خەی خوایە یا ڕەبی خوای لێو بەزیابێ لە خەبەرکڕین و تەعزیە و دوو ڕۆژە بایە لە تەعزیەکە بوو مای بە بستۆم بەخێر بێ ناخوا خوا حافزتان بێ بەخێر بێ ناخوا خوا حافزتان بێ نەجاتم بۆ خۆی خوای لێو بەزیابێ ئەمە چی بۆ وریاگیان وەڵا براکەم کاتی ئەهاتم ویستم بچم بۆ گەراج بینیم لەبەردەم نانەوەخانەکە دوو کەس باش لێیانەیە وریام چوتە دەستم کردایەتەوە ماڵاویتن ئەو هەموو ڕێگایە بۆ کتاوە هاتوتەوە بۆ ماڵەوە بابا غیرەتەکە نەبوو غیرەتەکە وتم بە تۆ بڵێم من ئیشمەیە وەسام 100 تەلەفنی بۆ کرد ئەزانی چۆنە وریاگیان من ئیشم هەیە تۆزێ ئەو شعرا هەنووسم کە بۆ برادەرێکم شعرێکی بۆ نووسم بڕۆ فریای کە بزانە چی و جابەکەم پێکەڕەوە بێغیرەت شعری چی و معریشە سە بەلای براکەتەوە دەی هەسە کوشتیان
تو ساكتني أول شيء بخارجي أول شيء بريا 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 أول شيء كذا أول شيء بريا شلون شيء لا تو خم تام لبو بحر بتاعنا ولا ثانية تو شو ساكتك هذا ولا تيكو وازي لي بنا أنا بقول فان وازي لي بنا باوشي باوك وازي لي بنا خوشر نبوه دوازي لي بنا هاي خوشم شر نبوه نحن شر نبوه ايه ما تسمعتيبو ايوه وريها خوشهرا دزباوسي سقط وهنبو والله وبالله فريا ونكوتنا اعمانا كذي بفوري خرا لكن المفوري ما شاء الله ما شاء الله ما شاء الله لا توكل دلصوزي يعني توري دلصوزي مني كره شري تشي وكشتري تشي وخاطري خوا في منال اللي ولي شو تابارين دورة فريا بياي واكو باشا لما ندرس قال ما كردو يصاله في منال اللي شو داباري لا ايش بين بوتو بابا مردني تشي وشتي تشي فردي عارض هالقد ناكل كوت او بياونا مالانا وبنوشن بينامو والله كل المولي وروي توكيو تشي بوسري شكل عجم دوا من أحابا بو حزانها لبير النتشكلي لكانش لشولي كي شاكا دانيا بودايك كرة درويشم تو بكارم ببي وريا بحالم بخوا امشو نخوتم لتاو ازالي دانم رشت بينيم عليه والروي برام شكولكش دي بيه بوريا او سعادي برباقه لبي يا خوي لا يزايك لا ما وريا لا والله لا دايره لا وريا لا ايش ربيته وريا ايش هو وريا يا واش الله يبقر جيلي اخر تو امد شيء كي بس يوم لا تو شيء والله انت فيها شوي بتشوفوا كراجك ابو ايش توصل رياضك ابو سري عملناك ايش اخر ايش بوكي اكي ايش بوكي كاك ايش بوكي ولا بخو ما نصرنا ولا سنه جعدانه بيأكل اما شيء ور رياضه ابو ورقن دابز هل حزح في زور زعيبي اه والله ناتوي تو جسمك الرشيقي جوانا هبيت برا والله بأرزي خو برنجي خوي اه والله دورا 10,000 لم طبعا بابا من بقرس اما نزو خاوة كم بدلتا اما نا خفت ايبي اما نا تكليف لمنك نادم ووشكو رقيكم واعوى وليكم والله زور ممنونم اجزانم قرص فيها ممنونين يا وليا جامونو تو برايكين بخوا وليكم وكم بقصب وباري ونايم ووشكو رقيكم بس تو وليا يكسبوا منك من ممنون تبع عمرو اما يبشم ملاقات لو كسبك باشا انت تو ابي مجموعيه تنفيذ بتكبر راسي من وليا يحسدنا لخدمتها ده تو معنا اللعبه دي خويا ميكي يقولي خو اما انا بقى شكلك اما بيجي بس ويا عبد الله هيك خوش انا حسيت بدوات ولا ساعه بله باش تو تشوف بينها خويا بيا الله اخر شي بينم من خرجوا بياسه شو وصلنا باري باصقم بينه وبيا روشتم يعني ده سيبري طبعا كده باش تو ابي كم جار درويبو درويبوكي كربي اقل من درو لقى خوش معك شوني يعني زي شو هو الرجل بود المشم لو مطعم ده شم خوزي خم زور ما مسيطريش روش ما مطعم كده هاني شو مساعد باكر درو لقى خو معك بيخلص اي والله او زور اسانا هاي برو لدرجه بوغلي خوش مي يعني كاغور يا خو نازانه بلم خو اسمي بي حتى وشتي وافق باب زانه من وضع باش شويه نم يا باشا لدرجه هر درجه كده بلتو قبلي مني كفر جبراو يعني دنك هاتي والله بو ايش تناقي شو زانه من كاك هذا برا بقى يعني مالك شكاي برا شو بيالي مش اوام يا كاكا ايه لكن مالك شكا ينبيض عليه بعدين باشا ابو عارف قوس فو شو بدك اكو يم توسي شو بردي هيا وش شو اللي بيا برودي لا تلقاك بدي يعني من خريجي شو بدي اما دي
ئامادە ئەکشن کێوە کێوە کاری لاڵی بۆ چۆن نایێتەوە لەو ساکۆنم کێوە ماڵە بە قوڕژی لێوریە کە تۆ وتی ئێرە ماڵی کشەکەیە ڕۆ هەمشوە زانی براکەیت دێڵێ شوێیە دەچەنە باسی تۆزە خۆ قورسکە ئەوە دەباشە وریا بەساخە بووم بۆ ئەوی دەورەکە جوان ببینم حەزەکەم خۆتم بۆ بکەی بەکەش هەر لەبەرەوەی جوان دەورەکە بینم باشە دەبڕ دێک دێ بە قوربانم چییە؟ ئەوە؟ خۆمانی دایکم باشەوە هاتم. باوکێ لە ماڵە کشێ؟ نەوەڵڵا بۆ چیتە؟ باشتر لەوێ نییە ئەوەی ڕاستی بێ خوشکێ من هاتووم بیکەپڵێنم. چی؟ ئەیکەپڵێنم؟ کەپڵێنەوە! کەپڵێنم مێشکم تەقی شێر بوو بەدەستیەوە جەواب دەی ئەوە تۆ بەشەری ئەوە لە دەرگادرێ تاقەتم نەما خۆ من بشکێنم وەرە ژوورەوە ئۆهۆ سایە دەرگاکە شکۆن بەچووتە ئەمام ڕۆمنی کەر کرد فێر نابێ و فێر نابێ ئێستا جان چۆن عەقڵیەکەم تۆر لە ئینسان ناچی دەر خەجاڵەتم باوکە گیان بە قوربانی ئەو خۆنەرانە بم وام زەنیوە توی ڕەفیقمەوە هو چی لێەوە؟ حی لەم ڕەفیقە جوانانەی کە تۆەتە نازانم پاتاڵێکم بینیە لێرە کە منی بینی یەکسەر ڕای کرد کوڕم تا ئێستا تۆ نەچووی هۆریش چەند جارم پێوتی دەواز لەمە پاتاڵ و ماتاڵانە بێنە کەیوانە ڕەفیقە تۆ هەتن باوکە بەخۆ کوڕی چاکە ئەوێ قسە لەگەڵ کچێکە واو دیێنێ حی لەوەرە بە هەموو داماویە کچ بە خێو کەو ئەو هەتیوە زاو بێ ئەرێ وریە ئەو هەتیوە برای وەستا ساڵحی نانەوانی ها بەرەوە دەمێکە براشن ئەها بەخوا وریە گیان چای تێناسمەوە تیوە حەڕەڵا بەڕەڵا سوڵێتەوە نەکاری هەیە و نە هیچ با پێشە بڵێم وریا جان سەرسەریە سەرسەری دایم چاوی لەدەستی ئەو برایەتی و ئەو خوشکە داماوەی لە ماڵەوە نانا باوکە گیان وانە ئێستا هەر زۆر گۆڕاوە زۆر محتەرەمیشە ئادەی پێم بڵێ بەچی ئەزانی محتەرەمە وەڵاو ڕۆژاوە بۆ گەراج بۆلام جگەرەیەکی بەدەست یاقوژانەوە وتیەوە لەسەر دەستی تۆ بووم بە پیاو شەبیلا بۆ بە پیاو ئەیم پێو ناڵێم بۆ بەناخێری جگەرە خۆریشە ناوەڵا بەس کە دانیشەیە خواتەوە جگەرەشە کێشێ بەخوا جوانە بۆ خواتەوە ناوەڵا باوکە ئەوەی ڕاستی بێ کە جاجا قومارەکەوە ئەدۆڕێ لە داقا خواتەوە بۆ تاریخ ئافرەتە سەیری کردم محیبەتی هەیە تەواوە ئەمان ئۆکەیە
پێنجە پێوەرە بەشی گوڵۆ بوو تەلەڤیزیۆنێ نەکات نان و کارە باخور باڵا بە قورژی لێ و خاتی پێخەمبەر ڕۆحی بردەم زای دوای من کەوتووە هەتی وەرە لەو تەمەنێڵی بیکاشۆیە ڕوە تۆ بڵێ ئەخر بەم قرچە قرچینی وەرە تۆ چێکەی لە ماڵەوە دەمە لێ بشکێنە بڕۆ دەرەوە و ئەزانی کە لە ماڵەوە بیترم ناوە بەرەڵاکەم دەی بەشی مشەڵا خەوە لێ بکەیە هەر ئەخولێمە بەم ناوە هەتاکو ئیشەڵا دوو کەلیمۆ لەگەڵاڵێم من لە بازار و دواو کەوتم یعنی ناتوانم تۆزش خۆم بگرم لێرەیە بەسێ باگیان پێ بڵم نێشتی سەهمی ئەسڵ باشە چلوونێکیش بۆ خۆ بێنە بە خۆتبانێ باشە دەی خێرا دەی ڕاکە ئافرین دەی بە خێرایی ئەویشی ڕەوانە کرد بە تەئکید باوکشی خەوتووە لەبەر منەوە مناڵی کردێتەوە من نەزانم بۆ منە ئاخ وریە بە دەفتەرێ دۆلارەوە کڕم بەس چوار کەلیمە قسەم فێرکەی کەسی لێ نییە لە خۆم مەسوول فەرموو کاکە ساحب فەرموو بی یاخوا ئەوەی ڕاستی بێ من وەسعم باشە من یعنی جاری وایە ئەیکەپڵێنم و نایکەپڵێنم و من بەعزە جارێ زۆر زۆر بە غیرەتم و بەعزە جارێکیش شەحنی غیرەتم دابەزێ من مەطعەمی خۆممەیە و هەموو ڕۆژە لە مەطعەمەکەی خۆشمە خۆزی شامی و کەڵەشێری شامی و گەنمە شامی و شتی واخۆم من ئەوەی ڕاستی بێ قۆزیشم بەڵام ئەو قۆزەش نیم بەس هەر باشم ئەرە وەڵا حتیوە تۆ تەواوی دەبڕە بلێ بشێنە دەی ئامرن نەبێنێ ئاوە من خیتر سپاس حیوانی بێ ئەدەب هاتی خۆ خەریکاڵێەوە کوڵێنم خەی باوشی زۆش ناتوانم کوێنە کوڕم وڵی لەوەشە شێوەتی باش بێت مادەمەی باسی قوبڵی و پڵاو و کەڵە شێری شاملی کرد هەب خۆرا خەریکە برسی بێت ئەرێ بۆ لێ نێری هات پرسم زام نایناسیە لەیلا لەیلا بەخوا بابەجیا من هەر نایراتم ئاگاشم لە هیچ نییە هەر لە خۆیە دوامەکەی و شارت مەکا و لەو زۆڵە باوکە گیان زۆر جار لەم ناوەی بینم شتم لێ مەشارەوە هەموو کەسێ هەموو باوشی حەزەکات کچەکەی شوکا بە کوڕەشی باش و جێگە و ڕێگەیشی باشی هەبێت بەڵام خۆ ئەبێ تاقیبێشی بکەین بزانین ئەم کوڕەت چییە و چی نییە بەخوا لەوەژە چێوەزئی باش بێت ڕاست دەکەی باوکە گیان بەس بەخوا من هیچم لەگەڵیان نییە نا شەرم مەکە ئەم هەتیوە بە بێهۆنی وەکو ئەم ناوەی یاوە آخر بابەجیان آخر و ماخری ناوێ کچم با فریا بکەم تاقیبێشی بکەم بزانم ئەمە تیوە چییە و چی نییە ليلى جان هل لێرە ڕۆشتم دوای کەوتم حتا جوان تاقیبم کرد زانیم چی ئەکات چی ناکا لە شۆ ئەڕوا بۆ شۆ ئەچێ ئیش و کار و هەموو شتێکی بزانین دوایش کە گەڕامەوە کۆمەڵێ برادەری خۆشەویستی خۆم دی ئەیان ناسی پێیان وتم
ئەزانم کە تۆ منت خۆشەیە بەس من حەزەکەم بزانم تۆ چیت و چیت من سایقم سایق ئێ باشە ساقی لە چ خەتێکی کشی باشییە ئەڵەی سەحبەتیشی وێ خۆتمان لێکێلەکەی سایقم سایق بێ قەزاوی ئێ باشە کە ساقی ئیجازە پێە تۆ بێ قەزاوی ئیجازە و لە چییە؟ هەڵی کەوتو بەزە نامە فرەزەی مرورەوانێ هێچگاری داوای مسەلەس و حەریقشم لێ بکە کورە بێ قەزاوی ناوم سایقە سەهەیە بەڕاستە وەی عەفوکە بەخوا نەمزانی ئەی باشە براکەم ناوی چییە؟ براکەم ناوی ساسانە ساسان کێ؟ وەستا ئەلەن خۆشحاڵم ئەی باشە ماڵتان لەکوێیە؟ ماڵمان لە عقاریە کوێ؟ لە بەختیاری فیمەلیکی تازە باشە مادەم درۆم لەگەڵ ناکەی منش بڕیارمە بکەم بە کاپڕت خۆم زۆر مەمنونم خۆ لە کەپڵایەتی و کەم نەکە و هەتا بڵێ مەمنونی باوکشتم مەمنونی نایە ئەو ڕازی بووم سپەی شەوەرە داخوازی نا سبەی شەو درەنگە با ئەم شەو بێت و سەری من هەر لەبەر خاتری من الحكم لله با قسەی تۆ بێ کچم من ئەمەوێ پیاو ئەی بە قوربانە بم برا گەورەی زاوە شەر بێ بە شەرتی خوا منیش نێڵم کەسە شۆبی بگریا لە تۆ زیاتر لا عزیێتە لەخوا بەزیا بێت راوسەکان باشن بۆ ماڵی خاڵشە بەخوا پێمان لێ نابڕن بەشکم توای توش خوازەوی لە من بکاتەوە ژنێ بێنم هیچ نێبێ لەبەر خاتی ئەو مناڵە واللهی لەبەر باری ئەمنی نەبوایە یەک جرتم بۆ لیای خەڵوای زانایە تەقینەوەیە خۆم ویستەرەتی خۆم ویستەوە ئێبانی خۆ کردی ئێ منافەسەی کرد بۆکەی بەخوا ڕاستەکەی ڕەحمەتە لێرێ باوکم جان کەس نازانێ خێر لێ چیە بەڵکو ئیشاڵڵا سەر بگرێ سنەتی حیاتە ئەمڕۆ بەیانی هەرە بێ سەر بگرێ جاچڵ خۆشە لە چی بۆ ماڵان ئەڵەن کابرا ماڵ و مناڵی هەیە لە ناو پاساڵی ئەوە پارەی 2 نەفەر لە هەمووی خۆشەوە ساساڵح ئەوەی لە تەسکەرەکە بەنووسە بتەزەوت ئەی بە قوربانی ئەو ئەقڵەبم کە خوانێ یاویتە تێ متەزەوێت بۆ خوایەوە ساساڵح باەک شتێ پێ بڵێ پێ خۆش بێ پێ ناخۆش بێ تازە کە پڵانومە 1-2 ڕۆژی کەش ئەی زەوجێنم بەخوا بێ ئەقڵی باشە تۆ کەی ئاقلەبی کچم هەموو باوشی حەزەکە کچەکەی شوێن و جێگای خۆش بێت من ئەم شتانە هەمووی لەبەر خاتی تۆیکەم چونکە من خۆم بە پیاوەزان حای لەم پیاوە بەڕێزە هەتی تۆژن بە چیەنی بە کاس بێ جوانەکە و هەتی تۆ پاری پاکەتێکی پێ نییە ژن چۆن بە تۆ بەخێوەکرێت ئەرەگاکە تۆ هەقچیە بەسەر منەوە من هەموو ژێکم حاصل کردووە هەر برادر زۆران ئاخر پێم بڵێ زۆری چییە 50 کەس بێ بۆ دەستماچکردن لەگەڵ خزمانی ئاواییە ئەمە زۆرە برام عیبە سەربەڕێی خەڵک هەروە ئاسان نییە کورە بەرەوەڵا زۆر ئاسانە خۆم لە ڕوون نایە پێی بڵێ ڕۆی شەکراوەکە حیامان نەبا حتا ئەتوانێ باشت بێت ئەی سڵاو لە ئەقڵێ زۆر ژن چۆن بە قەرز و قۆڵەیە بۆ هەتی وەڵڵاهی ئەبی بە پەر بەسەر چاوە بەگیان تۆ چی بڵێ من جێبەجێ یەکەم زۆر باشە کچی خۆم هێزگاری پێشیان بڵێ بە ئەوان عەزیێ نەکێشە مەلاوشت نێنن من خۆم مالاکە شەفتی بکەم ئەرە تۆ هەقچیە کاکە من خۆم پارە پەیاکەم لەم برادر تۆزە پارە لەو برادر قەرزەکەم نایەمەوانێ 4 شە بۆ مەکەم 6 درۆەوەکەم کاکە پارە بۆ خۆم کۆکەم ئەوتەوە خوا ئاوەڵا ئەزەهەتی ساقی برا ئەها بە قوربانم ئەگەر پارەشتیوە پێویست بوو پێم بڵێ بە قوربانە کاکە ساڵح گیان چۆن ئەڵێم ئەگەر پارە پێویست بوو پێم بڵێ چونکە منیش پێویستمە ئارە بەخوا پێویستمە ئەی خۆ منیشە بێ کۆمەڵێ شەکراوی جوان بۆ برادرەکانم و دوای ئەوەش ڕۆڵە ئەو هەموو میوانە ڕومانتی ئەکات خەڵک بە پیاومانەزانێ و خەڵک زۆریە ئەبێ خۆ پرتەقاڵ و سێ و لیمۆ و مۆز و کۆمەڵک ئاوی دەبە بێنێت و هیچ نەبێت 15-20 قوتو بێنێت و ئەم قەسەبە بێنێتە پێ خۆن و ئەی خۆ بەخوا هیچ نەبێ ئەبێ 15 کارتۆن دەستی کاغەزیش بێت لا باوکە گیان بەسەر چاو خۆشم پێڵێم بۆ مۆزەفەکانی دایری خۆم بۆ هەر هەموویان شەکراو بێنێ هەتی تۆ چی دەمە نەقۆزی خۆزگەم بۆ گەڕێکەکە پێڕۆی هەتی وە چییە قەتە هەر لە خۆیە سپیش بیدەتەوە زۆر جوانی خۆزگەم بە خۆزگایەتی خوانیە هەردوو دەست و هەردوو قاچم نەبووە هەردوو چاویشم کوێر بووە کەڕیش بوومە بۆنی هیچ شتێکشم نەکردەوە زۆ کتۆ بووم هەیە دیو چییە زۆر مهمە ها یخۆ تۆ قاتە وەڵات جوانە ئێستا ئەمەوەی ناوێ ئەمریکا کاک سایق کوڕە حەدەم چی ئەمرگەم من ئەمرگەم بەسەر تۆیە کوڕە تۆ بۆ دێ ئەو پێڵانە پیا بنێری بچوم لای وەسڵێکە بۆ لێم چۆن ئەی ئەمڕۆ حەل زیا لە حەسبی ویتەتەوە ماشەڵڵا لۆ چاوە برۆیە
زانی چۆنە ئەوەی ڕاستی بێ ئیشی خێرم بەدەستەوەیە ئەنجا هاتوون بۆ لای جەناب بۆ مەبلەغێکی بەسیط بەشێکم هاوکاریم کەی فریام کەی دەست بێتە باڵم لەم قوڕە دەرمێنی هاتوون بۆ هینێ بەسیتە $100 منە لەگەڵ ئەو برادرانە هەمووی کۆکەمەوە تەماوانە بەڵام ئەوەی تۆ لە پێش ئەوانەوەیەمەوە کەلام شەرەف چونکە ئازایی چۆنە 100% ئەمە لەم بە پێشتر لە نەکەیە ئەزانم پارەی چاکم بۆیە چونکە بەچی برادرم بەخوێ چێش بە من گەشتووە لە 100 جادە سەلامی چیان لێکردوم بانگەکەم چونکە بۆ هیچ شتێکمەوە بێتەوە قەرزانە بەمانێ زۆریش خەرزار نیم بۆی تۆ بێ بەچل بەرەقە هەر هەمووی ئێمە ئینشەڵڵا مەمنون نیشتم $100 لە خزمەت ئامەز بۆ خۆیان بەدەستمەوە نییە کوڕە بۆ خاتری خوا فریام کەوە چۆن بەدەستەوە نییە دەتۆ محاولەکە لەو برادرانە و بەم قاتەوە سیقە و زۆر هەیە تۆ بزانە لەو برادرانە ناسەنی هەر ئەزایی چۆنە هەر بۆم بێنە خۆم ئێمە دەست خۆ ئەگەر نەمای تۆ پیاونە یەکدا ڕاستی شان برادر زۆرە خۆ پارەم بەنێ بەس ئێستا لۆسی بڵێ وەرە بارەکەوە بەرێ یەک دەقیقە بەڵێ چۆنی باوکم چۆنی حاجی ژیان ڕۆڵە ژیان هەڵیان شتەکان باش بوو دەستی خۆش بێ شتەکان هەمووی بە زیاوە هاتووە بەس یەک شتی پێ بڵێم جێنێژنەکان هاتن خۆم لە ڕووم نەهاوی ڕاستی بە پێیان بڵێم بەیانی زوو ناوەسی ئەچی بە شوێن خزمانی ئاواییە با ڕۆژی مارەبرینەکە لێرە حازر بن مشکلە نیە حاجی ژیان هەوکەی مشکلەیە بەسەر ئەو دوو چاوانەم حەزەکەی لادەکەی تەنیشیشیان داوەتەکەم کورە نەکەی بە قوربانێ بە پشتیوان نەکەی ئەو دوو دەیە دوژمنایەتیان هەیە باوەڕ بێ خواخوایان هەر یەکتری نەبینن لە هیچ شوێنێک قەناعەتکە ئەو خزمانی من کێن بۆ حەفلەش بۆ شار بە ڕەشاش و بیکەیسیەوەیە بەڕاستە حاجی چاوەڵا ئەگەر وابن منیش دەبێتە بابەکەم بەساری بوو کوساوە ورە ئێستا ئەم زۆربەی ناوێ هەتی و بەیانی بە ئاقلی ئەشی پیانەڵێ بۆ ڕۆژی مارەکردنەکە حازرە بن و بڕایەوە کوڕە خەمە نەبێ حاجی گیان خەمە نەبێ بەیانی ئیشەڵا شەبەقی لەگەڵ وریای ڕەفیقمان بۆی دەرەچین بەس حاجی هینە پێنەوتم دیەکە لەکوێ دیەکە کوڕم تۆ بۆ ئەوەنگەشت درێژەکەی تەوانێ ئەمە دیەکەیە لێرە خۆ ئەگەر بە پیکابی باش ڕێ هەمووی 5 سەعات نزیکە نزیک زۆرمان ماوریە چوزانم خاڵە گیانە تۆ خێرا بە قوربانم سەعاتێکە بەڕێوەین بۆ خێرە خێرە بە ئیشەڵڵا وەڵای ئەوەی ڕاستی پێ لەخوا بەزیابێ من بووم بە زاوای حاجی عوسمان جاوتی بڕۆ بۆ خزمانەمان بڵێ لە ئاوایە با بێن بۆ ڕۆژی مارەکردنەکە منیش پیانەڵم تەشریف فەرمون بێن بۆ ئەوێ ئەرە وەڵام باشکم تۆزێ قەل و قەلەمونیش بێن لەگە خۆمان ها تۆ زۆر بێعقلی وریاتی و من بۆم کرێ گاژێنم لەگەڵ خۆم ئەی من بۆچی خزمەتیم لەگەڵا بەستون واشە ئەی چۆن کاکە پیانەڵم مەجموعەیە شتێنە بەخوا ڕیشۆڵی لێسێنم بەگەنم گەورەیەکە بکەم بەقەل ماس خۆشە خزمە لە لادیابێت ئەی من پێ دەڵم ئیش مەکە چی دا لە فیدەی تو شەرە ئێستا جوانیان بۆ بەدلی ئیش گەراجەکەتەوە کاژی برا زیاتر دەرناشینێ بڕۆین بەڕاستە بەڵێ چی بکەینەما بەم تو لێ ڕگا بڕۆن ڕازە ڕۆم بۆ ناو دێکە لێرە بڕۆین بەڵێ ئەلێرەوە دەدەستی چەپەوە خۆیەتی ئەو دێکە خۆیەتی دێی خوارەوەیە بەڵێ دەیمە منونی بەستاقم سارە ناڕوانی نەخێت حیفی حەسبەکە زیاتر سوار بم زۆر خۆش بوو زۆر مەمنون بە قوربانم مەڵاوە بێ حەزێتمان نای بەخێر بێن وەرتی لێرەوە ئەمە فدای رخساری حالت بیم فدای رخساری حالت بیم دڵی خورشیدی تابانە میگەنە لە سایەی تیغی ئەبرۆی تۆ لە سایەی تیغی ئەبرۆی تۆ لە ڕۆژی حەشردا جانە بحمد الله حسابی من لەگەڵێم جمعی شەیدانە ئەیدا دەیدا گەردەزانی
الآن گردزانی قربان من لبرچی مسرورم إشاري كردمي دلبرم فرموي حاضر ببوت سربرين فرموي حاضر ببوت سربرين سبيني جبني قربانا بقبري باوكم بس كاكم رمبا بتنهاجك يا نقرب والله مرة أنزلي كاكا مثلا نايرن بلاي هذيك شابرن تقم عليك والله ميما والله مو ملامي ناوية قسم بخوا لديك اوان والرشباش بتقيليكم يا الله خير تبوه بغلطة يوز كله سيبوا تشيروا إذا صالح يجبوها قربان حدود الامي غريبه لو رجعك بلا ولدين أضيف لكم بابري وريا تو بخيلتي سري هالبربزانة شيوه هورا بروسكي ها هورا بروم هايبي نبزانة شي تقيمة قرعة تقي بيشوازي ها كله بيشوازي شي ناس نبزانة شي سري هالبرا تو خيلتك وباشتسي بزانة شيوه هسا يجي ناسا والله شيبو نازارم شيبو نازارم بخبر عنك خاوريا بشرفهم راسك تجيب على الكاول بيه الله يتقلد وجبنك يا نوريا ساعتيو تايشي تخف مقاتل أو أني بخور عن بزهر من هل لين والله تخاكن بس ما من غلط يقشت بخور عن أي وش كان ببوري كراجك من الله باه نشيل وريا دوزن كورينا أمانة هرماون دير أخوان تسليم ناكن استعيلات جانكم شيخ هات نسمع ما ترسى وريا حزانة مويا على كيفين وما أنا برينك هرويا بخوا هذا برتاوهو تخيل شواسي مكان مساقة المم زاقي حاج عثمان بخوا شو زانم أوان إن شاء الله زوتر دنيا كدا أوانن كاكا بكلامي خواه بيشوان برينارا برا بخوار رومانك هر دو اجنوش كانو ناتواني برا برقا كاكا سلامة بخير بنا سلامتك ايش فيها فرمو كاكا تشيه وقول له فيه ويا لا والله لا هاي رومانك قاتش كانويت لا والله قاتش شي ان شاء الله خاش بويا اي شي تبرهرو بتجيني نشار لا والله بقزا بشاري شي خو ما لقى الوريا الى شارع وهاتوين بقزا بيا يحنا زكن حمامك على شويه بدا اخوان بيس كردوا
ئەوەی ڕاستی بێ حاجی گیان ئێمە هاتوین کە حاج عوسمان خەریکی چی ئەەکەی ئیشوکارت چییە؟ والله ئەوەی ڕاستی بێ هەر خەریکی دەوام و ئیشوکاری خۆم و ئاوا جار بەجارێ بێتاقەتی سەریشی بازاڕێم و ئێمە و ماڵە و ئەی دەم و باسی ئاوایی ئێوە چۆنە چیەکەن چی ناکەن وەڵی هەمویان زۆر باشن سەلامیان لە جەناب تەکرا حاڵتیان لە برسی والله حاجی عوسمانجان ئەوەی ڕاستی بێ ئێمە هاتوینەتە سەر بەڕەکە و گوڵێ لە باخەکەتایە ئەرێ باسی باخی کرد ڕز و باخەکەت ماوە ئەرێ کاکە بۆ خاتری خوا کەی وەختیان باخ و ڕەزەیە کەی وەختیان قسانێ ماڵتان نابێت دەواز بێنن بامش دوو قسەکەم باچی لە دڵمایە بێڵێن کوڕە بە ساقی ئەوە بم کە لە دڵتایە ئەوە قسەی پیاوە دوو قسەی ئەوەکەی وەختی بافوایە ئەوەی ڕاستی بێ هاتوینەتە خزمەتی جەنابێت بە پیاو دەزانی و هاتوویت لە ماڵەکەشت تەکلیفێکمان هەیە تەکلیف هەر بە من کرێ بەسەر چاو لە خزمەتان تۆ خەڵک زۆرە ناسی دەسم دامێنێت نانەوەخانەیەکم هەیە ئیجازەی نییە بەش واستەیەکم بۆ کەی دای نەخەن قسەی کرد پورێجا ئەوە چیە بەسەر چاو بەسەر سەر بەیانی خۆ بەچم بەریاب دریاش ئەخەکەی وەختیوانە بێ خەزابی ئەمە و پیاواتیمە بوویشی خێراتوی ئەگەر خەتای خۆتا ئەگەر ئاردێس پێی بۆ خەڵکە عاشە پێوتە ناخە عاشە لە خۆڕای داخە بژی عاشە بژی عاشە کەی وەختی قسانێ ما مەقسێ هەمووی خەتای خۆتی وە ئیجازەی ناینێ كلمتي أعمى نابي أعمى لا عندك يا عفوا ممكن أقول بالي ما مجال والله أوي راستي بيه داوي لي ورنا كم لوش ملاكة حاصلنا بيه منيش بخاف بلا ما إيش مهيا هلا لوش ملاكة إيه ونية خون كل رفيق باوشي ملايا ها يقدر إسا تلفوني بوكم بيتك أما ناقري عم بباسي أوكا ودباسي باخك ودباسي أوكا عفوا ممكن وكرتش دەست خۆش بەڕاستی عەزیەتمان نایت عەزیەتی چی بێ قەزابی ئێمە خزمەتیەکەین عەزیەتی چی من کاکی زاوە جەنابە خزمی بووشی باش بوو هاتی لە وەختی خۆیان هاتی جارە دەستماش نەکراوە بەخێر بێ یاخوا دەستی خۆش بێ و پیرۆزبایی لێ یەکەین پیرۆز بێ لە هەموو لایە لوقسەش بێ لە تۆ سوپاس بۆ تۆ بەڕاستی تۆشمانی لا کرد من بۆ ئیشی خێر لیلاکی نییە و قەتقەن عەزیەت نییە زۆر سوپاستان ئەەکەم عەزیەتان کێشە بە تایبەتی کاکسایە کوڕە بۆ خاتی خۆ بە قوربانم خەجاڵەتم مەکە خەزم و خزمان دانیشتم من لە خزمەتی ئێوەیەم من هاتم لەگەڵ ئەمانە من خزمەتیان لەگەڵاکەم زۆر سوپاس دەکەم مەمنونتن چونکە من ئەمڕۆ لەخوا بە زیابێ دڵم زۆر خۆشم ئیشەکەش سەری گرت قوربانێ بم مەمنون زۆر سوپاس دەکەین بۆ موقیفە جوانە و بۆ هەستە بەڕێزە و ئەوەی ڕاستی بێ خوازبێنی جەنابە کامێرەی شاراوەیە ئەیدەر بەچی بێکەنی ئەتۆ لا چۆڵی جگەری پلێشەری لا چۆ مامەوە بەڕاستێتی هاي والله بەڕاستێتی و کامێرەی شاراوەیە و کوڕم ویستم ئاوا بگەم بە پیاو من هەر خۆم زانیم خۆشم زانیم والله خۆم زانیم کامێری شاراوەیە هەر ئەو دەقێ زانیم بەس وتم زانم مسەیتەرم بەس مسەیتەریش بووم کاکەم واز لەم دەنگە دەنگوشتە بێن براکەم چش لەو زەرەبەی کە سایە کردی چش لەو 50-60 وەرەقەیەی کە ڕۆی چش لەو مانوبوونە قیروسیا لەوەی کە سایە بە سەڵتی مایە و نەگەشت بە ئاواتەکەی خۆی بەس پێمان بڵێ ئەم کامێرە شاراوەیەکەی داوە